خوای بەخشندەی میهرەبان بەڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین سەلام و ڕەحمەتی خوای پەروەردیگارتان لەسەر بێت. ئەوڕۆ دەستگای خێرخوازی بەخشین لە شارۆچکەی مەخمورین بۆ ئەوەی کەوا هاوکاری ببەخشین بە کەسانی کەم دەرامەت و هەژار و خاوان پێداویستی تایبەت و کەسانێک کەوا شایستەی ئەوەن هاوکاری بکرێن لە ڕووی مادیەوە کەوا بار و گوزەرانیان باش نییە. بۆیە لەگەڵمان بن بۆ دابەشکردنی ئەو هاوکاریانە. دەکەین بەڕاستی هەمووساری مەخموری بەسەر دەکەنەوە داواکارین لە خوا پێداوان زیاتر و زیاتر هاوکاری و هاوکار و هاوخەمی بەرنامەی بەخشین بن چونکە بەڕاستی تاکە بەرنامەیە و تاکە ڕێکخراوە هاوکاری فەقیران دەکا. دووبارە و سێبارە دەستان خۆش بی و خوا خێرتان بنووسی، خوا ئەزر و پاداشتی ئێوە بداتەوە، خوا ئەزر و پاداشتی ئەو کەسانش بداتەوەکە. دووبارە و سێبارە هاوکار و هاوخەمی بەرنامەی بەخشینن یاخوا بەخێر بێنە سەر و سەرچاومان. دووبارە و سێبارە خوای گەورە ئەزر و پاداشتی هەمولایەکتان بداتەوە ئینشاءڵڵا تعالە. خوا ڕۆژیمان لێ قوبولکە لە ئومەتی محەممەدی بە ڕۆژی خوا لێ قوبولکە، خوا لۆی سالکە، خوا لۆمان سالکە، ئەو دنیامان لە خۆشکە، لە شەڕی کافران بە خەبەرمان بینی. یا ڕەبی خوا کوی باش ئەو هاتلۆ بینی، خوا تەمەند درێژتان کە، خوا لەمەتان نەستێنی، دەست و چاوتان ساغ بی، خوا خێری هەموو لایەکتان بنووسی. یا ڕەبی گەردەنمان ئازاکەن، گەردەنیشتان خۆش و ئازابی. یا ڕەبی خوا هەلومەتان بێنی، خوا خێرتان بنووسی. یا ڕەبی خوا خێری هەموو لایەک بنووسی. ئەوانەی بۆ ئیشە هەستانەکە دەستگای خێرخوازی بەخشین کاستە بە بڕێگە سەبەتی خۆرا کارتۆنێک ئەرزاقە. زۆر سوپاسی ئەو کەسانێکێکەوە ئەو خێرەندانەیە کە یارمەتی فەقیر و هەژارانی کەم دەرامەتە کەم ئەندام هەرچیە هەر بابەتەکە یان منداڵی هەتیمیان نەخۆشیە شێ یا شتەشیە بەزە هیوادارم نمونیان زیاتر کەسانی کە عیز بیتکە دەوڵەمەندیت کە وا پێداویت کە زیاتر یارمەتی فەقیر و هەژاران بدەن. زۆر ئەرزاقە چەندە پێویستە لە بۆ مانجی ڕەمەزان کە ئێستا لە کۆتاییەکانیە؟ لە کۆتاییەکانی زۆر پێویستە ئەرزاق مان هەیە مەسەلەن دەبەڕوونش پێ ناکرێت. زاری هەر لە خۆمڕان دەست پێکەم پارەونە بە خۆتی ئاوتەماتەش بکڕنەوە ماری خۆم. بەدی ماڵدینێک زارێک ڕاتم هەنیە پیاوێ هەر مەعاشی نییە ئەی بەویستەری ئێستا زۆر باشە لە خوای بەزادی ئەو ئازاقە دەدرێن منوانێ بەشی دە 15 ڕۆژی بکە 20 ڕۆژی بکە هەر باشە. خوا خێری ئەجر و پاداشتی هەموو لایەش بداتەوە. چ دوعاێک ئەو خێرخوازانە دەکەی؟ والله هەدیە دوعام دەکەم، خوا بیانزاتێ خوا نازیعیان کە ڕەبی لەو دنیا و لە قیامەتی خوا نازیعیان کە لەخوا پێ قەزا و بەراوکە لە خواتی لەو ڕەمەزانێ خوا خێر و بنووسی. ئەو شتە چی باش بۆ؟ ئەرێ وەڵڵا گەلە باشە مەمنونین، خوا خێر بنووسی. خدا خيري أود زكاة مرسي بخير بالسلامة. أنا ولا إني خوشم ترسلي دائما بروزات شي معاملات كذا. أو برهان يعني باش لو تكلمك بردكات. زور منهم أنا والله خدا خير مرسي مش تقدر ماتك. خدا خير مرسي يا رب العالمين. واي يقول إيمان تام من السيبكا وآخر هم لا يعيش بنفسه. أول كلام شي باش بردكات إن شاء الله بإذن الله واي يقول إيمان تام. واي يقول خينا بس بركاتي بايوتي إن شاء الله إيمان يا بني السيبكا. بسم الله الرحمن الرحيم.
پاش سوپاس و ستایش بۆ خی گەورە سبحانه وتعالى و ناردنی درود و سەڵاوات لە بۆ پێغەمبەرمان صلی الله عليه وسلم. سوپاسی بەرنامە و دەستگای بەخشین دەکەین کارمەندانی سەرپەرشتیارانی کە بووینە پردی پەیوەندی نێوان دەوڵەمەندان و هەژاران و بە عملیکردنی فەرموودەی تؤخذ من أغنائهم وترد على فقرائهم. خی گەورە ئەجر و پاداشتیان بداتەوە ئین شاء الله تعالى لۆ ئەوەی لە هەموو شار و شارچکەکانی کوردستان خەڵکەکی شایستە یارمەتی بدرێ و بە تایبەتیش لەو مانجی ڕەمەزانی پیرۆزە کە سوپاسیان دەکەین ئێمە لێرە وەکو ئەنجومەنی مەخمور کە ئەوڕۆ زیاتر لە 100 سەبەتەی خۆراک بەسەر هەژاران دابەشکرا و هەروەها زیاتر لە 18 میلیۆن دینار کە هەر یەکە و بڕی 250,000 دینارێن پێبەخشرا. خوا خێرە منیسر یا ڕەبی خوا پاداشیان بداتەوە یارمەتی فەقیران دەدەن ئەوەی دەستیان کوردە یارمەتیان دەدەن و یارمەتی فەقیران بدەن ئەوەی دەورەمەندا پێی بگری یارمەتی فەقیران بدە و دا پاداشیان بداتەوە. دەستخۆشی لە بەخشین دەکەین یارمەتی هەژاران دەدا و زۆر سپاسیان دەکەینەوە تاوێ ماز دەکەین. بەنای خی گەورە میرەبان دیار دەستگای خێرخوازی بەخشین لە درێژەی کار و پرۆژەکانیدا لە نێو مانگی ڕەمەزانی پیرۆزدا سوپاس بۆ خی پەروەردگار ئەمڕۆکە ئێمە لە قەزای مەخمورین هەڵسەین بە ئەنجامدانی دوو پرۆژە یەکێ لە پرۆژەکان هاوکاریکردنی 75 خێزانی هەژار و کەم دەرامەت بوو دیارە بۆ هەر خێزانێک ئێمە بڕی 250,000 دینارمان بۆ بەسەرێندا دابش کرد کە 18 میلیۆن و 750,000 دینار کۆی گشتی تەواوی ئەم پرۆژەیە بوو بە پرۆژەی دووەمان دابشکردنی سەبەتەی خۆراک بوو کە 100 خێزانی هەژار و کەم دەرامەتی قەزای مەخمورمان بان کرد ئەمڕۆ لە پرۆژەی دووەمدا 100 سەبەتە خۆراکمان بەسەردا دابش کرد. لێرەوە داوا دەکەین لە خی پەروەردگار ئەم کارە لە خێرخوازان قبول بکات و بەرەکە بکرێتە نێو ماڵی خێرخوازان و ئەو پرۆژانی دەستگای خێرخوازی بەخشین کە ڕێگەاندۆ لە نێو مانگی ڕەمەزاندا سوپاس بۆ خی گەورە ئەم ساڵ دەتوانم بڵێم لە هەر شارێکدا دوو پرۆژە بەڕێوە دەچێت و لێرەوە دوعای خێر بۆ خێرخوازان دەکەین داوا دەکەین لە خی پەروەردگار دەستگای خێرخوازی بەخشین بەردەوام کات و ماڵی خوا پێداوانیش بەرەکەتدارتر بکات. خی گەورە پاداشی خێرتان بداتەوە نمونەتان زیاد یا ڕەبی ئەوەی ئێوە دەیکەن ئەوە کاری حکومە دەبی کە بەڕاستی ئێوە لە کاری حکومە زیاتر دەیکەن ئاورتان لە خەڵکانێک دایتەوە ئەو خەڵکانە وەکوە خەڵکانێکیان ئێستا کە خەریکی زکاتەکان هەیە لە جێگان نووسنە بەڵام ئێوە جەنابتان واستانە ئەو ڕێ دوورێتان بڕیە ئەو مادی بوونە قوربانی گەلو پێنا خوای نەبێتن و پێناو چییە داواکارن و خەڵکێک کە زکاتی هەیە بەس هەتاکەینێکە ئەو پارەی هەردەگری دەیشاری و نایبەخشێت پێناو خوای گەورە بیبەخشە تا خوای گەورە پێت ببەخشیتن بیبەخشە تا خوای گەورە لە قیامەتدا ڕەحمەت پێ بکاتن ئەی خەڵکی بەڕێت ئەی کەسی کە تازر ئەو کەسێک کە هەیتن وەڵڵاهی ئەگەر داتە دەستەش کە وەڵڵاهی گومان دەکەم ئەو دەستلانی بیخواتن بەڵام ئەو بەخشینەوە نمونەی زۆرە بەخشین الحەمدولله لە چەندی شار و شوێن و لە چەندی وڵاتان دەبەخشی لە پێناو خوای گەورە بێ جیاوازی نارێ ئەوە کووردا ئەو عەربە میهم موسڵمان بیتن یا ڕەبی خوای گەورە پاداشی خێرتان بدات بە هاتنتان گەورە بووی خوای گەورە نورتان زیاد کاتن هەموو ساڵی ئێوە شوێنتان ئەو مەخمورتان ئاوادان کردەوە چەندی شاریکەتان ئاوادان کردەوە خوای گەورە پاداشی خێرتان بدات یا ڕەبی بەناوی خوای گەورە و میهرەبان وا دیارە ئەمڕۆ دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری نووسینگەی مەخمور لە دوو پرۆژەی جیاوازدا هەستا بە دابەشکردنی 100 سەبەتە خۆراک و هاوکاریکردنی 75 خانەوادەی هەژار هەربڕی 250,000 دینار واتە 18 میلیۆن و 750,000 دابش کرا بەسەر دایکەتیمان و کەمەندامان و تەواوی پێکاتی ئەو شارە بەبێ جیاوازی ئەلحەمدوللا لە ساڵانی ڕابردووش بەبێ جیاوازی لەو شارەی پرۆژەمان هەبووە لە ئەو شارە ئەوەی پێمان کرایە تەقسیرمان نەکردەوە لێرەوە ئەمە داوا لە خوا پێداوان دەکەین هاوکاری دەستگای بەخشین بکەن لۆ ئێمە دەستمان کراوەتر بی بتوانین هاوکاری زیاتر بگەینە تەواوی چین و توێژەکان. بەڵێ بەڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین سوپاس بۆ خوای پەروەردیگاری جیهانیان ئەو بەرنامەیەشمان بە پایان هات و لێرەوە سوپاسی خێرخوازان دەکەین دوعای خێریان بۆ دەکەین خوای پەروەردیگار زیاتر و زۆرتریان پێ ببەخشێت بۆ ئەوەی ئەوانیش زەکاتەکانیان ماڵەکانیان ببەخشن بە کەسانی کەم دەرامەت و هەژار و سوپاسی بێپایانیشمان بۆ خوای پەروەردیگارە کەوا هێز و قووەت و توانای بە دەستگای بەخشین داوە کەوا خزمەتی هەژاران و کەم دەرامەتی وڵاتەکەی خۆمان بکات بۆیە ببەخشن تاوەکو بەخشین بەردەوام بێت.